باشی؟ خوب سلامتی. نای بەڕێزە؟ شێروان. کاک شێروان. بەڵێ. بەچیەوە سەرقاڵی کاک شێروان؟ پێشمەرگەینە. پێشمەرگەی. بەڵێ. سەرکەوتوو بیت جێگەی شانازیت بۆ ئێمە. خوب سلامتی. لەش ساغ بن تەمەند درێژ بن خوب ئینشەڵڵا. سلامتی. چۆنە هاتوون بە فامیلی مۆڵ؟ لا کچەکەم گوتی باڕۆنەکەوی هاتم. لەگەڵ کچەکەت هاتی. ئارێ وەڵڵا. ئەی کچەکەت بۆ نایە دلی بەلامە؟ ناشتێنم وەڵڵا قەت. دلی ناش ئەسما خان. ناوی ئەسمایە؟ بەڵێ. باشە. سلام. لە کێچێ لە خۆتە چیان لە دایکێچێ؟ داچی. لە دایکێچێ. وەڵا لە خۆشیێچێ بەس ئەوەی دایکی خۆشەوێ ئەلە لە دایکێچێ. هەر تەمەند درێژ بن ئینشەڵڵا هەر ساغ بن. لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ عیبم نییە وەڵڵا. باشی. باشە پرسیارێک لێ دەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات. فەرموو. ئاەتەل کورسی لە کام سوورەتی قورئاندایە؟ سوورەتی بەقەرە. سوورەتی بەقەرە. بەڵێ. دڵنیای؟ بەڵێ. دەستخۆش وەڵامەکە ڕاستە بۆ خاوەن خەڵات خەڵاتێکمان پێ بن؟ وەرە ئەسما. بۆ کاک شێروان بیرە ئەسما ئەسمای. خان دەوەرە وەرە ئەوە بوویتە خاوەن خەڵات دەوەرە خەڵاتەکەمان لێ وەرگرە. وەرە. بەخوا ئینکارە ئەسما خان نایەت قەیناکە تۆ بیێرێ دوایی باشە؟ زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ بەشداری کاک شێروان. بە سەراتێکی خۆشن نییە بۆمان باسکی کاک شێروان لە کاتی ئیشکردنە نا وەڵڵا. لە ماڵەوە نا وەڵڵا. باشە سپاس بۆ بەشداری کاتێکی خۆش خوارد لەگەڵ سپاس دەکەم.